I encourage all political actors across the Kurdistan region of Iraq هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراق هان دەدەم کە بەیەکەوە کار بکەن بۆ ئەوەی هەڵبژاردنە دواخراوەکانی پەرلەمان لەم ساڵدا جێبەجێ بکرێن. ڕای جیاواز و ڕەخنەی بنیادنەر کۆڵەکەی هەر سیستەمێکی دیموکراسین. سەرباری هەموو جیاوازیەکان، هەموو لایەنەکان هان دەدەم کە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بخەنە پێشەوە. First of all, I have no intention to interfere in the political discussion. سەرەتا دەمەوێت ئەوە بڵێم کە من هیچ مەبەستێکم نییە بۆ ئەوەی دەست وەربدەمە ململانە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراق. من زۆر جار هاتووم بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان. لە ڕابردوودا لە سەردەمی سەدام حوسێن من ئەندامی جوڵانەوەیەکی نێودەوڵەتی بووم کە هاوسۆزیەکی بەهێزی هەبوو لەگەڵ خەڵکی کورد. ئەو تراژیدیایان بیرە کە عەلی کیمیاوی بەسەر کوردی هێنا و چەندین ڕووداوی تری دڵتەزێن کە بوونە هۆی ئەوەی خەڵکی کورد ئازارێکی زۆر بچێژن. و شەرەفمەند بووم بەوەی کە هەر یەک لە جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی بناسم و ببمە هاوڕێیان. من ڕێزێکی زۆرم هەیە بۆ ئەو ڕۆڵەی بینیان لە عێراقی نوێ و پێشکەوتنی هەرێمی کوردستانی عێراقدا. لە دڵمەوە هیوادارم کە حیزبە جیاوازیەکان ئیلهام وەرگرن بەکارکردنی هاوبەشی ئەم دوو پیاوە گەورانە بۆ ئەوەی ڕێگە بەم هەرێمە بدەن زۆرترین سوود وەربگرێت لەو هەلانەی کە لەم عێراق نوێیەدا دابین کراون.